او نخوشيا ناسور عصعصية او خوار پشتیتی تماشاکە هەموو دەبینی ئەو مۆی دەبینن ئەو مۆیە ئەوە دەستە ژۆرە ئەو هەلەو کوانە ئەلێرە خڕ بوویتەوە باشە ئەگەر تەماشاکەین بزانە ئەوە مووە دەبینی ئەوە مووە دەبینین ئەو مۆی دەبینین مۆ کوچتە ژۆرێکە ئەوە لەوانەیە مووی بن هەنگری بیتن جوان نەیکردی بیتن یان سەری چاکردی لە حەلاقی سەری خۆی نەشوشتبی تەماشاکە لەجێ ئەو کونێەوە ئەوە دەرزی تێدا نییە باشە لەجێ ئەو کونێەوە ئەوە بردمانە ژۆرێکە باشە ئەو جدەین ئەو مەتیلین بلووە ڕەنجی دەکەین ئەو حالە ڕسمی دەکەین تەماشاکە ئەوە لێرە دەرچوو ئێرکوانە ڕەبتەکە لەگەر ئێرکوانە دێن ئەو منتیقەی هەر دەگرین ئێرە پڕی موپیسیە خاوێنی دەکەینەوە لێ خۆشەویستان سونەتە ئینسان مووی قەلبی خۆی بکە بن هەنگری لای خوارێکە خۆی خاوێن ڕابگریتن نینۆکەکانی بکاتن پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردینەکەوە ئینسان خۆی خاوێن ڕابگریتن لە هەمان کاتدا لە تەندروستیش پێمان دەرێتن مووی لەشتان بکەن 10 ڕۆژ جارێک 2 هەفتە جارێک مۆکانی لەشتان خاوێنکەنەوە خۆتان بشۆن بە ئومێدی سەلامەتی ئەوە تەنها خۆ دووپارێزی تووشی عملیاتی نابی خۆشەویستان ئێستا ئەوە لێمان کردەوە ئەوە کوونەکانێکی ئەو مەتینە بلوەکەیتی تەماشاکە ئەوە بە کاملی لێمان کردەوە هیچ گۆشتی پێوە نییە تەماشاکە ئەوە غورفە مۆکەی دروست کردی دەبینی ئەوە مۆکەیە دەبینی ئەوە مووە تەماشاکە ئەوە غورفە مۆکەی دروست کرد بوو باشە ئەوە ناسوورەکەی ئەو خەتەشینە دەبینی ئەوە ڕێڕەوەکەی ئەوە بە کاملی دەرمانهینە ئەوەی ئیشجوانی لە مێهرەبانی دەبینن ئەوانە لە چێندەرە وازحە ئەوە هەموو مووە ئەوە بەردەوام ئیلتیهاب دەکاتن دوێیەکە پێویستە خاوێن بکرێتەوە دەبینن ئەوە دوی ژۆرە مووی تێدایە ئەو مۆ لێرە ڕاڕۆیشتە ئەلۆکانە ڕەخڕ بوویتەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی